خەوتن و یاخود کەمی خەوتن هەمیشە سەرچاوەیەکی زۆر گەورەی کۆمێدیا بووە لە فیلمەکاندا. شتێکە کە ئەکرێ هەمومان پەیوەندیمان پێوە هەبێت، بەڵام لەوانەیە هەڵگەڕێتەوە شتێکی زۆر گرنگتر لە کاتێ لێخوڕیندا. خەواڵوو بووم کاتێ ماشێنم دەهاژوو، بۆ ماوەیەکی زۆر ماشێنم دەهاژوو، بۆ کار دەڕۆشتم و خەوم نەبوو و نەوزمدا و ملم بۆ ڕانەدەگیرا. بیرۆراوەرگرتنێک لەلایەن بنکەی خەوتنی نیشتیمانیەوە کە ڕنگدانەوەی گیرۆگرفتێکی نیشتیمانیە نزیکەی 50 ملیۆن ئەمریکایی گیرۆگرفتی خەویان هەیە. دکتۆر هێلن ئێن سلێن لە ناوەندی تێکچوونی خەوڕۆشتن لە چەبێچێسی ئێڵەتی مەریلاند دەڵێ 36% ئەو کەسانەی وەڵامیان داوەتەوە و تویانە لە ناو ماشینەکانیاندا زۆرتر لە جارێک خەویان بردوێتەوە. ئاماری زانیاریەکان پێمان ڕادەگەیەنێ کە تەنیا 2 چرکە بەستە بۆ ئەوەی لەسەر شاڕەیەک ئاگاد لە خۆت نەمێنێ و تووشی کارە ساتێک بیت. ئەم ئاگاهی تەلەڤیزیۆنیە لە گرفتێکی تری هاوبەش دەکۆڵێتەوە. تو بەو شێوە بەرهەمهێنەر نیت ئەگەر بێت و بێتە سەرکار بی ئەوە شەوی پێشتر بە ئەندازەی پێویست بخەوێت. لێکۆڵینانان لە ساڵی 2000 ئەو کەسانەی کە کەم هەبوونەوە لەگەڵ لەسەر تاقی کردنێتەوە پاش شەوێکی نووسنی باش 20% نمرەی تاقیکردنەوەکیان باشتر بووە. ئەمریکایەکان بگرە لەسەر کلاس و یاخود لەسەر کار بەلای کەم ڕۆژی 9 تا 10 کاتژمێر کار دەکەن و پاشان کەم و پێش 4 کاتژمێریش لە ماڵەوە کار دەکەن. دکتۆر ئەنسلن دەڵێ ئەوە کاتی کەمتر بۆ نووسن دەهێڵێتەوە و ئەوە مەترسیی گەورە لە ئایندەدا بۆ تەندروستی دروست دەکات. بێخەوی پەیوەندی بە مەترسی زیادبوونی ئەو نەخۆشیانەوە هەیە کە هەڕەشەیە لەسەر ژیان وەکو شێتگیری، جەڵدە، نەخۆشی شەکرا، ئەمانە هەمووی بە کەمخەوی زیاد دەکات. All increase when we get insufficient sleep. شارەزایان دەڵێن ئیمە ڕۆژانە پێوەستیمان بە 7 تا 9 کاتژمێر لە خەوی بەردەوام هەیە. دکتۆر ئەمسلین دەڵێ بۆ 7 کاتژمێر لەبەر ئەو ژمارە جادوویە لە لێکۆڵینەکاندا دەردەکەوێت. توانای ئەنجامدانی کار کەم دەبێتەوە و کاتێک کەم بخەویت ناتوانین سەرنج بدەین و هەروەها توانای ئێمە بۆ وەرگرتنی زانیاری کەم دەبێتەوە بۆ ئەوەی بتوانین بیرۆکەی باشمان هەبێت. ڕۆمانس و ژوانیش زیانی پێدەکەوێت. لە ئەمێرگیرەکەدا 14 تا 20% ئەمریکایەکان دەڵێن کەم خەوتن کاری کردوتە سەر ژیانی سەکس و ڕۆمانسیان. جا دکتۆر ئەمسلێن دەڵێ چۆنی مەتوانی بە ئەندازەی پێویست بخەوین؟ یەک نزیک بە کاتی خەو ورزش مەکە، چای و نوشودنی کەم بکەرەوە، هەروەها ئەبێ بە ئەندازەی پێویست کات دابنێن بۆ ماندوو دەرکردن. ئێمە هەموو پێویستیمان بە گۆڕانێک هەیە لە نێوان چالەکیەکانی ڕۆژدا بۆ بزواندنی مشکمان بۆ ئامانجی کاتی شەو کە لەو کاتێک شێرەکان خامۆش دەبن چامان لە خەو بکەوێ. ئەوە راپۆرتێک بوو لەلایەن بەشی کوردی ڕادیۆی دەنگی ئەمریکا.